با تاپۆکردنی سەرجەمیەکەکانی نیشتەجێبوون لەسەر خاوەنەکانیان میوانداری بەڕێز دکتۆر محەممەد شکری سەرۆکی دەستەوە بەرهێنانمان کردووە بۆ زانیاری زیاتر وە گفتوگۆکردن لەگەڵ بەڕێزیان سەبارەت بە یەکەکانی نیشتەجێبوون و ئەو ڕێکارانەش کە پێویستە بۆ تاپۆکردنی سەرجەم ئەو یەکانە. دکتۆر سڵاوت لەبێت وەم کاتت باش. جیا لەوەی کە لە دەستەوە بەرهێنان مۆڵەتێکی باش دراوە بە کەرتی نیشتەجێبوون و پرۆژەکانی نیشتەجێبوونیش بەشێکی زۆریان هاوڵاتیان تێیدا نیشتەجێن، بەڵام بەشێکی کەمیان تاپۆکراون لەسەر هاوڵاتیان. ئەم لیژنەیەکەی دەسەکا بەکارەکانی و پێمان خۆشە بەڕێزیشتان پێمان بڵێن کە چاودێریەکانی ئێوە چییە بێت لەسەر لیژنەکە بۆی کە خێراتر ڕێکارەکانی تاپۆکردنەکە بگرنە دەست. سڵاوڕێز هاژەخان لە ڕێگەی ئێوەش سڵاوڕێز بۆ بینەرانی کوردستان 24. طبعاً بابەتی تاپۆکردنی یەکەکانی نیشتەجێبوونی کە دەستەوە بەرهێنانیان فەرمانگەکانی و بەرهێنان ئێستا وڵاتیان پێ دەدەن لە 2006ەوە بەردەوامە، یعنی بەشێکی تاپۆکراوە، بەڵام ئەو چەند ساڵی ڕابردوو لە 2 ساڵی ڕابردوو ئێمە لەژنەی متەفەرق کە 54 کەسە لە سەرتاسەری هەرێمی کوردستان سەرپەرشتی ئەم بابەتەی دەکەن، هەڵدەستن بە تاپۆکردنی ئەم یەکانە لەگەڵ لژنە هاوبەشەکە و بەرهێنانە شارەوانیە زائیدەن تاپۆیە بە بەشداری زەڕیبە و ئەوانە. طبعاً ئەو لیژنەیە بە پێشنیاری وەزارەتی شارەوانی هەندێک ڕێکاری نوێیان پێشنیار کرد لە کۆبوونەوەی ئەنجومەنی باڵای و بەرهێنان لە ڕێکەوتی هەفتەی دەی 2023 بڕیار درا کە ئەو ڕێککارانەی وەزارەتی شارەوانی بۆ خێراکردنی تاپۆکردنی ئەم پرۆسەیە ڕەزامەندی لەسەردرا. جنابی سەرۆک وەزیران ڕەزامەندی لەسەردا، دواتر بڕیارێکی ئەنجومەنی باڵای و بەرهێنان دەرچووە بەو ڕێککارانەی کە ئەو ڕێککارانە لژنەیەکی باڵا وەکو جەنابەت پێشتر باست کرد دروست دەکرێتن سەرپەرشتی تێک ڕێ پرۆسەکە دەکاتن بۆ ئەوەی خێرا لە پرۆسەکە یەکەی نیشتەجێبوونی ئەوەنێک کە لە وەبەرهێنان وڵاتیان پێدراوە خێرا سەنەدی بدرێتن و ئێمە طبعاً هەندێک هەنگاوی تریشمان کردەوە بۆی بتوانین زووتر یعنی ئەو پرۆژانە تەملیک بکەن. هەر پرۆژەیەکی وەبەرهێنان کە نسبەی ئینجازی هەبوو گەشتە نزیکە لە 600 ئەو وەختە بڕیارێکی ئەنجومەنی باڵای وەبەرهێنانی بۆ دەردەچێتن تاکو بە ناوی وەبەرهێنەر بکرێ ئەو جا وەبەرهێنەر هەردەستی تەنازل. باشە دکتۆر بەشێکی ئەو یەکانە بە ناوی ئەم پرۆسەیە ئێستا بەڕێوە دەچی بەڵێ بە ناوی نووسنگەکانی عقاراتەوەن یاخود لە جیا لە یەکەکانی نیشتەجێبوون ئەمانە چۆن ڕێکارێکیان بۆ گیرێتە بەر لەبەروی هاوڵاتیان لە ئێستا دوو دڵن لەوەی کەی تاپۆکرێ بە ناوی خۆیانەوە، چونکە بەشێکی زۆریان لە دەستی دوو سێ و لە ڕێگەی عقاراتەکانەوە کڕیویانەتەوە. ئەو ڕێکارانە چۆنە بێت؟ طبعاً ئەو ئێمە تەعامل لەگەڵ عەقد دەکرێت. ئەو گرێبەستەی کە لە بینی وەبەرهێنەر و کڕیارەکە هەیە سەرەوەی ئەوە کە گۆڕانکاریش بەسەر دادێت لە کردن و فرۆشتنی بازار و عقارات و ئەوانە، بەڵام عەقدێک هەیە لە بینی کڕیار و فرۆشیار کە تەعامل لەگەڵ ئەو عەقدە دەکرێتن کە ئەو عەقدەش وەبەرهێنەر دەیکا لەگەڵ کڕیارەکە. طبعاً بەشێکی لە ڕێگەی نووسنگەی مەبیعاتی پرۆژەکانیان، بەشێکی لە عقارەتەکان خۆیان تەرویجی بۆ دەکەن و دەیهێنن لە نووسنگەی مەبیعاتی پرۆژەکان عەقدەکان دەگۆڕن. طبعاً ئەو گرێبەستە دەبێتە بنەمایەکی ڕئیسی، هەر کەسی یعنی گرێبەستێکی مصدقی هەبی لە فەرمانگەکانی وەبەرهێنان بە دڵنیایی معاملەی ئەو یەکەیە دەکرێتن، دواتر ئەو یەکەیە زەویەکەی یا شوێنەکەی دەکرێتە سەنەد و بەناوی خۆی دەکرێتن و بەپێی ئەو ڕسوماتانەی کە یاسای وەبەرهێنان و حکوومەتی هەرێمی کوردستان بەپێی یاساکان کاری پێ دەکاتن و بەپێی ڕسوماتی تەسجیلی عقاری ئەوانە ئینشاءالله بە یعنی مەبەستیش لێی ئەوەیە کە بە زووترین کات هەموو ئەم یەکانە تاپۆ بکرێن بۆ ئەوەی کردن و فرۆشتنی لە نێوان مەکتەبەکانی عقارات و لە نێوان بازاریش پێی نەکرێتن، بەڵکو حکوومەت ئاگدار بێ کە ئەو سەنەدانە گۆڕانکاری دەکرێتن. جگە لەوەش یعنی قازانجیش هەیە لەوەی بۆ داهاتێکیش بۆ حکوومەتی هەرێمی کوردستان دەکرێت دروست دەبێتن و حکوومەتی هەرێمی کوردستانیش ئاگدار دەبێت لەو کردن و فرۆشتنانەی کە بەردەوام لەسەر یەکەکانی نیشتەجێبوون چ شقەیە چ خانووە دەکرێتن. باشە دکتۆر، چەند یەکەی نیشتەجێبوون تا ئێستا تاپۆ کراوە؟ طبعاً وەکو ژمارە یعنی ژمارەیەکی زۆرە لە ئەو لژنە متەفەرقەی کە باسم کرد 2 ساڵە ئیش دەکا، یعنی نسبە ئینجازیان باش بووە تقریبا حدودی لەو مدەی ساڵی ڕابردوو تا ئەمڕۆ نەنگە حدودی سەر و 6,000 یەکە تاپۆ کرا، بەڵام ئەو ڕێکارە نوێیانەی کە ئێستا بڕیاری ئەنجومەنی باڵای وەبەرهێنانی پێدەرچوو ئەو ڕێکارانە زۆر خێراتر دەکرێن.
تقریبا ڕبعی ئەو کاتەی جارانی دەبا کە ئەو وەختەی بە پێی پێشنیاری وەزارەتی شارەوانی کاتێکی زۆرتری دەوێت ئێستا ڕبعی ئەو کاتە یەکەکە تەسجیل دەکرێتن بە ناوی خەڵکەوە بەشێکی زۆری لە پرۆژەکەونەکان ئەوانەی کە فەرمانی تەملیکیان هەیە تەملیک کراوە بەسەر خەڵک تۆمار کراوە بەشێکی زۆریشی کە ئێستا لە بواری جێبەجێکردندان لەوانە هەندێکی تەواویش بوو بن بەڵامێشە تەملیک نەکراون بڕیاری تەملیکیان بوو دەردەچێەوە بە ناوی خاوەنەکانیان دەکرێتن تاوان سەرو ئەوانەی کە ئێستا لە پرۆسەی تەملیکن و دواتر تەملیک دەکرێن لە سەر و 200,000 یەکەی نەشتەجێبوونە بۆ ئەوانەی کە پێشتریش سەنەدیان وەرگرتووە ئەوانەی ئینشاڵڵا دواتریش سەنەدی وەردەگرن هەمووان بە پێی قۆناغ ئەوانە سەنەدی تاپوی خۆیان وەردەگرن بە ناوی ئەو کەسە دەکرێتن کە عەقدەکەی بەناوە و یا شوقە یا خانە بە ناوی خۆیەتی باشە بەشێک لە یەکەکان کۆمپانیەکان لیان کشاونەتەوە چۆن تەعامل لەگەڵ ئەو کۆمپانیایانە خود ئەو یەکانە ئاکرێت ئەوانەی کە کۆمپانیەکان لیان کشاوتە بەست پرۆژەکە ڕاگیرەوە ئەگەر پرۆژەکە ڕاگیرەوە خۆی پرۆژەکە دروست کراوە دکتۆر بەڵام کۆمپانیەکە خزمەتگوزاری پێشکەش ناکات کامە پرۆژەیە ینی نموزەجێک هەیە لەسەر ئەوەی کە بۆ نمونە یەکە نیشتە جێبوونەکانی پرۆژەی گوڵی شار لە سلێمانی کە ڕۆژستی لە سلێمانی ئەمانە دروست کراون کورستی تەنانە قیستەکانیشیان تەواو بووە بەڵام ئێستا کۆمپانیەکە تەواو لێی کشاوەتەوە دوای کە قیستەکانیشیان تەواو بووە ئەوانە چۆن تەعامولیان لەگەڵاکرێت چۆن تاپۆکرێ ئەو یەکانە چۆن ئەمانە ئەگەر وەبەرهێنان بن ئەمانە ئەگەر وەبەرهێنان بن بەڵێ ئەگەر وەبەرهێنان بن بە مەرجێک وەبەرهێنان بن طبعا ئێمە ناچاریان دەکەین لە ڕێگای محامی تایبەت ئەم بابەتانە سەنەدەکانی بەناوی خەڵک بکرێتن بەڵام بەشێک لەو پرۆژانەی کە جەنابەت باز دەکەی لەوانە پێشتر جێبەجێ کراون وەبەرهێنان نین تەنانەت ئیجازەی بەلەدیەشیان نی ئەوانەی باست کرد یەک دوو حاڵەتمان هەیە لە حاڵەتێکە لە سلێمانی نازم ئەوانی تر کەناوەتینان بەڵام ئەویش دیسان چارەسەر دەکرێتن چونکە ئێمە لژنەیەکی باڵا هەیە ئەو پرۆژانەی کە تەواو نەکراون یانیش تەواو کراون و پرۆسەی وەبەرهێنانی لەسەر جێبەجێ نەکراوە داوامان لێ کردوونە کە لە ڕێگەی ئەو لژنە باڵایەوە کە سەلاحیاتی لە ئەنجمەنی باڵای وەرگرتووە بکرێنەوە وەبەرهێنان تاکو ئەو پرۆسە لەسەر جێبەجێ دەکرێتن ئەوانەی کە ناوەتینان من پرسیاری وەبەرهێنانی سلێمانی دەکەم ئینشاءڵڵا هەر گرفتێکیان هەیە بۆیان چارەسەر دەکەم باشە دکتۆر بەشێک لە پرۆژەکان تا ئێستا خزمەتگوزاری کارەبایان بۆ نەچووە لە دوایەوەی کە تاپۆکرێن ئایا خزمەتگوزاری کارەبایان بۆ چێ کارەبای نیشتیمانی یان پێش تاپۆکردنەکە ئەو بەدڵنیایی هەموو ئەگەر گرفتێکی تەکنیکی هەبی لە ڕێگەی ینی فەرمانگەکانی کارەبا ئەگەرنا ئێمە نووسراویان بۆ دەکەین بۆ وەزارەتی کارەبا ئەوانش بە سوپاسە بەپێی ئەوەی کە ئیمکانیاتی خۆیان یان هەبوونی خەتێکی نزیکی کارەباوان دەداتێ و ئێمە لەو بابەتەوە ڕاستە ئیشکالاتمان هەبووە بەڵام هەوڵ درا محەتەی نوێ دابنرێ لە هەولێر لە سلێمانی لە دهۆک نموزەجمان هەیە کە وەزارەتی کارەبا فەرمانگەکانی کارەبا محەتەی نوێیان دانەوە تەغزیەی شارەکانیان کردەوە و کارەبای نیشتیمانیان بۆ چوە و کێشەیان نەماوە ئەوانەی کە کێشەشیان هەیە ئەکید لە پرۆسەن لە داهاتوویەکی نزیکدا گرفتەکانیان چارەسەر دەبێت باشە دکتۆر بە دەرفەت ێزام کە دوایین پرسیار لە بەڕێستام کەم سەبارەت بە خزمەتگوزاریەکان و بە نرخی خزمەتگوزاریەکان لە یەکەکانی نیشتەجێبوون و ئێوەش جەنابتان ئاگادارن کە جیاوازێکی زۆر لە نێوان نرخی دۆلار لە بازار هەیە لەگەڵ نرخە فەرمیەکەی لە کاتێکە کە قیستەکان و خزمەتگوزاریەکانیش بە هەمان شێوەرەگیرە ئایا ئێوە چاودێری ئەو خزمەتگوزاری و قیستانەتان کردووە لە یەکەکانی نیشتەجێبوون بەڵێ بەردەوام لژنەی تایبەت هەیە ئێمە بەشی تایبەتمان لە فەرمانگەکانی شارەکان هەیە لژنەی تایبەت بە سەرپەرشتی پارێزگای شار و ئیدارەی سەربەخۆ هەیە بەردەوام پێداچوونەوە دەکرێتن یعنی ئەم پرۆسەیە ڕۆژانەیە هەر گۆڕانکاریەکە دروست دەبێت لە کرێ خزمەتگوزاریەکان دەکرێتن ئەوانەی کە سەرپێجی دەکەن غەڕامەیان دەکرێتن ئیجرعاتیان لەگەڵ دەکرێتن بەردەوام ئەو پرۆسەیە هەیە و طبعا بەردەوامیش ینی مەشاکل هەیە بەردەوام چارەسەر دەکرێت بەڵام پرۆسەیەکی ڕۆژانەیە و ئیشی لەسەر دەکرێت و ئێمە لە ئەخیر جاردەوامان کردووە کە بەڕێوەبەرەتێکی تایبەت لە فەرمانگەکانی وەبەرهێنان بکرێتەوە بزەبت ناوی بەڕێوەبەراتی خزمەتگوزاری ناو با بڵێن شارەکانی نیشتەجێبوون بی ئەمەش لە پرۆسەدا جارێ بەشێکمان هەیە کە ئەمە دروست بوو ئەو بەڕێوەبەراتی مکەلەف دەبی هەموو ئەو ئیجرعاتانەی کە لەسەر خزمەتگوزاریەکان دەکرێتن بەردەوام بیکاتون و لە جیاتی ئەو لیجانانەی کە هەیە بەڵام ئێستا لە حاڵی حاضردا لیجانی تایبەت هەیە و بەردەوام ئەم بابەتە چارەسەر دەکرێت یان گرفتەکەی بەدۆدا چۆن دەکەن و ئەگەر مەشاکل هەبێت لە طرف وەبەرهێنەرەوە غەرامەیان دەکرێتن و سزای یاساییان دەدرێت بەڵێ
بەڕێز دکتۆر محەممەد شکری سەرۆکی دەستەوە بەرهێنانی هەرێمی کوردستان لەگەڵ مابووی سوپاس بۆ جەنەبتە.